تیمێکی شوێنەوارناسی ژاپۆنی لە سنووری گوندی کانیساردی ناحیەی تەکێی سەر بە قەزای چەمچەماڵ کنە و پشکنین بۆ شوێنەواری دێرینی چەرموو دەکەن. تیمەکە دەیانەوێت لە ڕێگەی کنە و پشکنینەکانیانەوە سەردەم و شوێنی تەواوی کشت و کاڵکردنی سەردەمانی پێشزین لە چەرموودا ئاشکرا بکەن. دانیشتوانی ناوچەکەش حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان لە ئاز گرنگیدان بە شوێنەوارە مێژوویەکانی ناوچەکە بەکەم تەرخەم دەزانن. ئێمە هاتوین لێرە بەڵگەی تازە لەسەر کشتتوکاڵ لە گوندی چەرمەوە بدۆزینەوە. لێرەدا هەوڵ دەدەین مێژووی 900 ساڵی کشتتوکاڵ بدۆزینەوە. نازانین دەتوانین بیدۆزینەوە یان نا. ئیشەکەمان زۆر قورسە و ئێرە زۆر گەرمە. نازانم دەتوانین بیدۆزینەوە یان نا. مێژووی گوندی چەرمەوە زۆر کۆنا و چەندین بەڵگە هەیە. بەڵام ئێمە دەمانەوێت بەڵگەکان تازە بکەینەوە و بەڵگەی نوێ بە تەکنەلۆژیای نوێ کە لە بواری زەویناسیدا بەکاردێن بدۆزینەوە. حقا زیاتر احتیمامی پێ بدەن. ئینسان حقا وەک مۆزەخانەیەکی لێ دروستکەن، هەمداهاتێکە بۆ حکوومەت بۆ وڵاتەکە سیاجی کەن، حرەسی بۆ دانن کاکە هەرێکی تێ بە کەیف خۆی ئاگامان لێ نییە تێ لێرە هەڵیانکەن و دێکیان لە پاڵە کردەوە گشتیان هەڵکەنووە شتەکانی دەرەکەن ئەیبەن یعنی قاب و قاجاقیان تیا دۆزیەوە لەبەر دروست کراوە هێنەو زەمانە. قەزای چەمچەماڵ یەکێکە لەو قەزایانەی کە خاوەنی زۆرترین شوێنەواری مێژوویە و باجۆری زانیاریەکانی پەیام تا ئێستا نزیکەی 200 شوێنەوار لەلایەن تیمە بیانیەکانەوە کنە و پشکنینیان بۆ ئەنجام درراوە. شارەزایەکی بواری مێژوو شوێنەواریش حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە گرنگجیدان بە شوێنەوارە مێژوویەکان بەکەم تەرخەم دەزانێت و دەڵێت پێویستە کاری لە پێشینەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم گرنگجیدان بێت بە شوێنەوارە مێژوویەکان. یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەم شوێنەوارانە دەبێتەوە دوای کنە و پشکنین ئەم شوێنەوارانە بەبێ ئەوەی هیچ ڕووپۆشێکی هەوایی بۆ دابنرێت یاخود تێک دەدرێ و بەجێ دەهێنێت. بۆیە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی وا بکات ئەم شوێنەوارانە چ پاسەوانیان بۆ دابنێت چ بیان پارێزێت لە فەوتان بۆی ببێتە سەرچاوێک بۆ دابینکردنی داهات بۆ کوردستان. و بەشێکی زۆری لەو کەرەستە شوێنەوارانەی کە دەدۆزرێتەوە جێگای داخە دەبرێت بۆ مۆزەخانەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و حتا مۆزەخانی شاری بەغداد. گوندی چەرمووی کشتتوکاڵی بە یەکێک لە کۆنترین گوندەکانی جیهاندا دەنرێت کە بۆ یەکەم جار مرۆڤ لەم گوندەدا دانەوێڵەی چاندووە. ئەم شوێنەوارە 11 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای چەمچەماڵەوە و مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 6750 ساڵ پێش زین. لە سەرەتای ساڵی 1940 لەلایەن ناسر نەقشبەندی بەڕێوبەری فەرمانگەی شوێنەواری ئەو کاتەی بەغدای پایتەخت دۆزرایەوە. لا نێوان ساڵانی 1940 تا 1955 چەند جارێک کنە و پشکنین بۆ گوندی چەرموو ئەنجام دراوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی کانیسارد لە سنووری ناحیەی تەکێ.